بەڵێ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان دەڵێ سەقامگیری سووریا بۆ ئێمەش گرنگە کاتە بەسەرم بابەتە ڕائەوەستین تایبەت بە دیدگای سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ چارەنووسی پرسی کورد لە سووریا گفتوگۆی زیاتر لەگەڵ دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا بسپۆری پەیوەندی نێودووڵەتیەکانەکەین بەخێر هاتی دکتۆر. زۆر سپاس بۆ جەناویشت دکتۆر. تا چەند سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان هاوکار بووە بۆ ئەوەی کە پرسی کورد لە سووریا چارەسەر بێت؟ سووریا لە بە قۆناغێکی هەستیاردا دەرپاس دەبێت لە ڕاستیدا، قۆناغێک کە لە جۆرێک لە ئەژیتەی سیاسی، جۆرێک لە بربەرەکانیە کێشمە ئیدیۆلۆژی چوو بۆ قۆناغێکە لە نێوەندەکانی نێودەوڵەتیدا مناقەشە دەکرێت. ئەوەی کە ئێمە لە قۆناغی یەکەمدا لە سووریا بینیمان زیاتر ململانی هێزە ناوچەیەکان بوو، ململانی کورد بوو، قەلەقی دۆرۆزەکان بوو و جۆرێک لە پێداگیری توندی تورکیا بوو لەسەر بەدیهێنانی هەندێک لە ئامانجەکانی کە سەرێکی ترینیان دەتوانین بڵین ئەوە بوو کە هێزێک لەسەر زەوی جێگانەگرێت کە کوردەکانن بۆ ئەوەی لە ئایندەدا بەشێک نەبن لە پرۆسە سیاسیەکە کە ئێستا هەیە. ئەوەی کە سەرکردایەتی هەرێمی کوردستان هەر لە جەناوی سەرۆک بارزانیەوە پێشتر ساڵانێک و دواییش کە بینیمان جەنابی سەرۆک وەزیران لە دیمانەکەم بە وردی گوێ لە ڕاگرت جەختی لێکردەوە لە ڕاستیدا تێگەیشتنێکی قوڵ و واقعیە بۆ ئەو دۆخەی ئێستا لە سووریا هەیە. ئێمە لە قۆناغێکی نوێداین لە سووریا کە دەڵێم دۆخی سیاسی، ئێمە دۆخی سیاسی کورد، عاراب، هەموو منتیقەکە. قۆناغە نوێیەکە لەوە دەرباز بوو کە پشت بە هێزی بازوو بە تەنها بە چاک و بە تەنها بە لایەنێکی ئیمۆشناڵی ڕاشێشانی پاڵپشتی فەڕەنسا و لایەنەکانی دیکە ببەستێ چۆتە ناو موئەسسەساتی گەورەتر. واتە سەرەتا ئەگەر تەماشا بکەین قەزیەی کوردی، قەزیەی سووریا بەگشتی کورد لە ناویدا لە بازنەی هێزە ناوخۆیەکاندا دەجوڵە. دوای چەند هەفتەیەک چۆ بازنەی هێزە ئیقلیمیەکان تورکیا و فڵان و ناڕەزایی ئێران و جۆرێک لە لێدوانەکانی ئیسرائیل و سەپۆرتی تورکیا بۆ کۆمەڵێک شێت لە هەفتەی دێم بەدواوات بۆ 12 و 13 تا ئێستا قەزیەی سووریا هەموو ئەوانەی لەگەڵ خۆی هەڵگرت، بەڵام چۆ بازنەیەکی گەورەتری نێودەوڵەتی. بۆیە ئێمە لە قۆناغێکی هەستیارداین ئەوەی کە سەرۆک وەزیران مەسرور بارزانی جەختی لێکردەوە پێویستە ئامادەکاری بێ یا ئامادەیی بێ بۆ ئەو قۆناغە هەستیارەی کە ئێستا لە ئارادایە ئەویش یەکدەنگیە. لە ناکرێ وەک جەنابیان باسی کرد ناکرێ هێزێک بە تەنها بڵێ من نوێنەری کوردم لەوێ هێزێک ناتوانی. یادت دێن لەسەر ئەوەی کە تا چەند ئەوە کوردانی ڕۆژاوە زەرمەندە بن لێ کە یەک هێز بڵێ من لێرە تاکە هێزم کە بڕیاردەرم لە هەموو بابەتەکان. بەڵام پێش ئەوە گەلی کورد لە سووریا هەمووان نەزانن پێکاتێکی گرنگە، پێکاتێکی فراوان و گەورەشە. تا چەند گرنگە کە سەکۆیەکی کوردی بەهێز بە یارمەتی باشووری کوردستان لەم قۆناغە هەستیارە دروست ببێت؟ دەزانی زۆر گرنگە. تۆ سەپۆرتی پرسیارەکەی خۆت و منیش سەپۆرتی ئەو وەڵامی بە جەنابت دەدەم لە ئاستی هەموو جیهانەوە شۆڕێکەم و بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ کورد، بۆ ناوماڵی کورد لە هیچ شوێنێکی دنیا سەردەمی کاری بە تەنها نەماوە، سەردەمی کاری بە کۆمەڵە. هێزەکان پشت بە توانای یەکتر دەبەستن، شەرعیەت دەدەنێ یەکتر. ئەمریکا بەردەوام توانای هەبوو بە تەنها شەڕی هێزەکان بکات لە ڕۆژ هەڵاتی ناوەڕاست لە ئاسیا، لە ئەفغانستان، لە ئەوروپا، لە زۆربەی شوێنەکان، بەڵام بە تەنها نەی کردووە. بەردەوام دەیەوێت هێزگەلێکی لە دەورە بێ. دەوڵەتانی عارەبی 22 دەوڵەتیان لە کۆمکاری عارەبیدا لە ڕێکخراوی کەنداویان دائی بنەماڵە مەلەکیە پاشایەتی کانەوانی زیاتر نەوتین و هەروەها ڕێکخراوی هاریکاری ئیسلامی بینیمان لە ڕۆژی سێنزەیمان کۆبوونەوە بەرامبەر بە هەندێک شت بەگشتی بە کۆمەڵ قسە ئەکەن. یعنی تاکە نەتەوەیەک بۆ دەبێت تاکە هێزێک لە کورد بن ئەویش لە سووریا بە تەنها قسە بکەن
دەزانی هەر لە دیمانەکەدا سەرۆک وەزیران مەسرور بارزانی باسی ڕێژەی دەنگەکانی کرد لە کوردستان بەڵام هێزەکانی دیکەشی بەبراوە ناوبرد کە بانکێشتی کردوون کەواتە دەبێت کوردەکان بزانن پارتی دموکراتی کوردستان کە بە شەرعێت هێزی براوەی یەکەمە ناڵێ من بەتەنها ئەم وڵاتە بەڕێوە دەبم ناڵێ من کابینەیەک دروست دەکەم بەتەنها لە کاتێکدا تۆ گرنگیت هەیە بە گوێرە یاسای 2005 ئەی کوردی سووریا تۆ لە قۆناغێکدا کە هەڕەشەی دەوڵەتێکی گەورەت لەسەرەکە دەتوانێت تیجارەت بە قەزیەکەوە لەگەڵ هەموو لایەنەکاندا بکە لە دەریای ناوەڕاست و لیبیا تیجارەت لەگەڵ کۆی دەوڵەتانی ئەوروپا بکە بە فەڕەنساشەوە من ناڵێم فەڕەنسا پشتت تی ئەکا بە یەکجاری بەڵام ئامادە نیە جەنگت بۆ بکە فەڕەنسا هێزەکە زیاتر جەنگ بە مەبادیئەکانی دەکا یعنی لێرەدا تۆ تەماشا دەکەی قسەکەی سەرۆک وەزیرانی ئێمە تەنها ئەوە نییە بۆ ئەوانی ئەم شتە بوێ بۆ هەرێمی کوردستانیشی دەوێت ئەمە مەبدەئی هەرێمی کوردستانە بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت سەردەمی کاری فەردی کاری عەزلبوو کاری تەجریدی کاری ڕەکیک چی پێ دەڵێن کاری بەتەنها ملی خۆمی ئەدەمێت دان بە کەسە نانێم نەماوە ئەوڕۆ کوردستانی سووریا یا خەڵکی بەشە کوردستانەکەی سووریا یا ئەوەی کە بە باکووری ڕۆژهەڵاتی سووریا ناوی دەبن بە گوێرە ئێوەی زەویەکی زیاتر لە کوردستانەکە و گەلانێکی زیاتریان لە بەردەستدایە لە هەموو کاتێک زیاتر پێویستیان بە کاری موسساتی و یەکدەنگیە ئەگەر بەتەنها بن باجی ئەدەن بۆ نمونە ئەو کۆنگرەیە کە بەسترا لەبەر چی لەبەر ئەوەی لاوازی کوردیان لەوێ بینی بانکێشتیان نەکردن کۆمەڵێک خەڵکیان هێناون بۆ کۆنگرەکەیان دەبێت کوردی سووریا یەکداواتە ئەبێ کوردی سووریا بەرچاوڕوون بێت کە ئەم تاکڕەویە نەک سوودی پێناگەێنێ بەڵکو زیانی پێگەنێت جگە لەو کۆنگرێت چ زیانێکی دیکەی تاوەکو ئێستا گەیاندووە ئەگەر بێت و بە تاکڕەوی بچێتە یەکێک لەو زیانانەی کە گەیاندوویەتی شەرعێتێکی زۆری بە تاکڕەوی دیمەشق داوە شەرعێتی پێداوە ئەمە یەک دووەم ڕێگای بۆ ڕیتۆریکێکی زاڵتری تورکیا بەرامبەریان کردوتەوە کە لە زۆربەی نێوەندەکان دەڵێن ئەو هێزانەی لەوێن تەنانەت کوردەکانیش بەشێکی زۆریان پێیان ڕازێنین جگە لەوە بۆ تەمای سەرنجی کوردەکان لە ڕۆژهەڵات و لە باشووری کوردستان و لە هەموو شوێنێکی دنیا کە لە کاتێکدا ڕاستە شەڕت کرد ڕاستە مایەوە کوڕکچی قارەمانت کردە قوربانی بەڵام ئەوەی کە ئێمە لێی دەترسین بەرامبەر شام کە ئەگەر ڕۆژێک سوڵتەیەکی مەرکەزی دروست ببێ مەسەلەن سوڵتەیەکی مەرکەزی دروست بێ بۆ دەبێ بەشێک لە کوردەکانیش بترسن تۆش لە کوردستانەکە هەمان شت ئەەکەیت بۆ ئەوەی ڕەخنەی دەکەی بۆ بەرامبەر شام کە ئەبێ کراوە بێ کە ئەبێ بەدەستە جەمعی بەڕێوە ببرێ بوو بۆ خۆتی داوا ناکەی ئەوەی کە دەمەوێت من لێرەدا چڕی بکەمەوە مۆدڵی سیاست ئێستا لای هێزە گەورەکان لای ویلایەتە گرتوەکانی ئەمریکا لای خۆر ئاوا و تەنانەت لای شەرقی ئەوروپاش گۆڕانی بەسەردا هاتووە هێز لە موسساتدایە هێز لە شەرعیەتی بە کۆمەڵدایە هێز لەوەدا نییە من چەندە لە دیوانەکەی خۆمدا خۆم پێ حەقا خۆم پێزاڵە زۆر چاکە دکتۆر جەنابەت ئاماژەت بۆ کرد ئەو جۆرە تاکڕەویە زیانی گەیاندووە هەر لە کۆنگرەکە یەکەم نمونەی بۆ نمونونەکانی دیکەش کە جەنابەت ئاماژەت پێکرد تا چەند گرنگە کە حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەند چکە باسی دیمەشقمان کرد حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندەکانی لەگەڵ دیمەشق و حکوومەتی ڕاگوزەری سووریا بەهێز بکات لە پێناو بەهێزکردنی پێگەی کورد لە ڕۆژاوە دەزانی من لە دیدێکی لە دیدی سیاسی خۆمەوە وەڵامی پرسیارەکەت دەدەمەوە بۆ سەرکردایەتی هەرێمی کوردستان و من هەموو جارێش بە مەبەست دەڵێم سەرکردایەتی بارزانی ئەوەش دەڵێم ناکرێت لەو هێزانەی کە خاکێکیان لە بەردەستدایە و دەسەڵاتێک بەڕێوە دەبەن دا ببڕێت و هەتا من وەختی خۆیش ڕئیم وا بوو کە نەدەکرا لە بنەماڵی بەشار ئەسەدیش دا ببڕێت هەتا ئەو ڕۆژەی ئەڕوخی ئەبێ پەیوەندی لەگەڵدا هەبێ ئەمە سروشتی قیادەی ئێمەیە ئەمە سروشتی سەرکردایەتی کردنە ئەمە سروشتی بەڕێوەبرنی جوگرافیایەکە کە شەرقی جیهانی عارەبی پێدەگوترێ لیڤانت بە لەوانەیە تۆزێک بەلای ئێمەدانەیە بەستۆ لە مووسڵەوە بیگرە هەتا دەگاتە سووریا و لازقیا دەڕاتەوە بۆ ئوردن و لوبنان وەختی خۆی یەک زۆنی سیاست و تیجارەت بووە لە مێژوودا و لە ڕاستیدا دەبێ سەرکردایەتی هەرێمی کوردستان بە تەواوی لە ڕوحی خۆیدا کە دەڵێم دەبێ یعنی
کە ئەمە ئەرکی سیاسیە لە ڕوحی خۆیدا لە پرەنسیپی ئیشکردنیدا لە جوڵە سیاسیەکانیدا پەیوەندی هاوسەنگی لەگەڵ هەموو هێز و لایەنەکان هەبێت تەنانەت بەو هێزەشەوە کە ڕێئی لەسرت باش نییە من هەتا وتم ئەبوایە پەیوەندی لەگەڵ بنەماڵی بە شاریشە تا ڕادەیەک باش بێت تا ئەو ڕادەیە کە زیان لە نیشتیمانەکە نادا پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ دیمەشق پێویستی بە تێکەڵاویەکی زیاترە لە ڕاستیدا و من پێم وایە کە ئەبێ سەردانیان داوت بکرێن و هەرێمی کوردستان بە ئاراستەی ئەواندا سەردان بک لە دەرەوە لە پەراوێزی کۆڕ و کۆبوونەوە گرنگە ئابوووریەکاندا دیداریان لەگەڵ بکرێ بەچی هۆکارێک بەو هۆکارێک کە سەرکردایەتی شام بەر لەوەی کە شەرعەتی دەستوری بەدەستبێنێ شەرعەتی دەنگدان بەدەستبێنێ لە ڕاستیدا وەکو دیفاکتۆ شەرعەتێکی گەورەی دووەلی عارەبی و تەنانەت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایی و بەدەستهێناوە بێدەنجی ئیسرائیلیش لە ئاسیدا تا ڕادەیەک شەرعەت پێدانا و پوتینیش داوەتی سەرۆکی کاربەڕێکەری دەوڵەتی سووریای کردووە بۆ ئەم وڵاتە. باش دکتۆر وەکو دواپرسیار ئەمەوێت لەو بازنەیە کەمە بێمە دەرەوە وەکو دواپرسیار تایبەت بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا ئەگەر هاتوو لە سووریا بکشێنەوە چ کاریگەریکی لەسەر ڕۆژاوای کوردستانە بێت و ئایا شتێک لەو بارەوە ڕوون ئەوەندە هەیە کە ئەمریکا بکشێتەوە لەوێ پارادۆکسێک لە سیاسەتی کۆشکی سپی هەیە بەرامبەر ئەو هێزانەی لە دەرەوە خزمەت دەکەن ئەوان ڕەخنەی سەرکردایەتی بایدنیان گرت کە هیچ جۆ بایدن کە بە ناپەرپرسانە ئەوەی بەجێهێشتووە ئەفغانستان وەزیری بەرگریشیان لەو گەشتە دەوڵەمەندەی کە هەیەی و هەموو کۆڕ و سیمینارای کە هەیەی کە من تەواویانم تا ئێستا گوێ لە ڕاگرتووە جەخت لە چەند خاڵێک دەکاتەوە کە ئەوان نابەرپرسانە خاکەکان بەجێ نایڵن بەڵام لە بیریشمان بێ لەگەڵ سەرکردایەتی سەربازی ئۆکرانیا لێدوانەکەی جیاواز بوو تی ئێمە لە ئەمریکا ناحەزمان زۆرە و لە ئایژیا پاسیڤیک و لە ئیندیا پاسیڤیک خەریکە هێزەکان هەژمون پەیدا دەکەن هەڕەشە لە ئەمریکا دەکەن ئێمە دەبێت سەرنج و مەسرەف و تێچوو وینەکانمان بۆ وەڵای خۆمان بێ بۆیە دەبێت ئەم ناوچانەی دیکە وەکو ئەوروپا وەکو ئۆکرانیا وەکو هەموو ناوچەکان خۆیان بەرپرسی پاراستنی خۆیان هەڵبگرن لێرە پاراکدۆکسەکە ئەوەیە کە لەلایەک ئەڵێت ئێمە وەکو سەرکردایەتی پێشوو وەکو ئەدمنیستریشنی پێشوو نابەرپرسانە بەجێ نایڵین لە هەمان کاتدا باس لەوە دەکا کە ئێمە ناتوانین بتان پارێزین دەبێت بۆ خۆتان بپارێزین بۆیە بە گوێرەی ئەو دیقەتەی لەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکان بە ساڵان ورد کردوێتەوە لەو بڕواایەدام کە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بوونی هێزەکانی لە سووریا بەستراوەتەوە بە جۆرێک لە ڕەزامەندی ئیسرائیلەوە هەر کاتێک ئیسرائیل لە هەنگاوێکی ژێربەژێردا لە سیاقێکدا لە شتێکدا سەبارەت بە جۆلان جەبەل شێخ ناوچەکانی کە لەگەڵ سەرکردایەتی نوێ و تورکیا کە ناوبژیوانی دەکرێن بگەنە ئەنجام لە ڕاستیدا ئەو کاتە ئەمریکا سێودو ناکات و دەردەچێت ئاماژەیەکی تر هەیە زۆر خراپە هەواڵێکی خراپە ئەویش ئەوەیە کە بەنیازن کارتی کامپەکانی داعش جیراوەکان لە دەست کوردەکان دەربێنن کۆبوونەوەکان مەسافەیەکیان بڕیوە لە نێوان تورکیا ئوردن عێراق و سووریا بۆ ئەوەی بگەن بە نەتیجەیەک بە گواستنەوەی ئەم کامپانە بۆ شوێنی تر یەکێک لە هۆکارەکانی مانەوەی ئەمریکا لەوێ کۆنتترۆلکردنی ئەم کامپانەیە لەبەرەوەی ئەوانە نەواتێکی گەورە نوخبەیەکی گەورن بڵاو ببن کادیرەکانیان بەشی دروستکردنەوەی سێ دەوڵەتی ئیسلامی ئەکا و هەتا ئێستاش دەستیان لە بڕواایەکان بەرنەداوە خەڵکی بە مستەوا و ئازبەرزیشی تێدایە کە دەتوانن سەرکردایەتی سیاسی و جەنگ بکەن ئەمانە هەموو ئاماژەی ئەوەن کە جم و جۆڵ لەسەر ئاستی هەرێمی و نێودەوڵەتی لە زیانی کورد زۆر هەن بەڵام کوردەکان پێویستە هێشتا بەرپرسانە بجوڵێنەوە لە بەرۆی لایەنێکیان ناتوانین نوێنەرایەتیکەن وەک جەنابی سەرۆک وەزیران باسی کرد. ئێمە سپاس دەکەین دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا پسووەری پەیوەندیە نێودەوڵەتەکان میوانی کوردستان 24 بوویت لەگەڵ ئێمە زۆر سپاس.